تا دێت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرەو پاشەکشە دەچێت و ئامارەکان مەترسیدارن لەسەر ڕۆژنامەنووسان. سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت کاتێک سەیری ئامارەکان دەکەیت بە ئاشکرا ئەو مەترسیە گەورەیە دەبینیت لەسەر ئازادی ڕادەربڕین. ئێستا لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ ئەوەی کە بینرا نازانم کەناڵەکان چەندیان گواستوێتەوە هەموو کۆکن لەسەرەوەی کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە لە قۆناغێکی ئەتوانم بڵێم بەرەو پاشەکشی ئەڕوات ناڵێ پاشەکشی کردو بەڵام بەرەو پاشەکشی ئەڕوا بۆ لەبەرەوەی هەنێک حاڵەتی تازە دروست بووە سوشیال میدیا و میدیا ناڕستمیەکان ڕۆڵێکی زۆر خراپ و نێگەتیڤیانیان هەیە دادوەر ڕۆژنامەنووس سەندیکە حکوومەت پەرلەمان ئەمانەی کە لەسەر ستێجەکە قسەمان کرد هەمومان کۆکی لەسەر ئەم حاڵەتە بۆیە کە ئەڵە چارەسەرکردن چارەسەر ئەبێت لە ئێستەوە پێشەوی تیرەکە لە کەوانەکە دەرچێت ئەمە بیر لە چارەسەر بکەینەوە کۆمەڵێک پێشنیاز هەیە کۆمەڵێک پێشنیاز هەیە بێ ئەمە بیخینە ڕوو ئەم پێشنیازانە یەکێک لەوانن کە ئەگەر هاتوو لەمە بەرەو خراپتر ڕۆژ کەواتە ئەوە ئەبێت یعنی چەند ساڵی ڕابردوومان بە فیڕۆ ڕۆشتووە بۆ لە بەرەوەی ئێمە لە ساڵی 2007 یاسامان هەیە لە هەرێمی کوردستان لە 2013 یاسای بەدەستێنانی زانیاریمان هەیە ئەگەر بێت و نەتوانین کاری خۆمان بگەێنین ئەگەر بێت و نەتوانین ئازادی ڕادەربڕینەکە بگەێنین کەواتە لەگەڵ داگیرکاریەکانی پێشوە جیاوازیمان چێت. لە ماوەی یەک ساڵدا بێ گوێدانە یاسای کاری ڕۆژنامەنووسی زیاتر لە 10 ڕۆژنامەنووس لەلایەن هێزانیەکانەوە بە فەرمانی دادوەر لە سلێمانی دەستگیر کراون. پۆلیسی سلێمانی دەڵێت ئەوان فەرمان لە دادوەرە وەردەگرن بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بە تایبەت ئەوانەی دوای چەند ئاگادارکردنەوەیەک ناشنە بەردەم دادوەر. ئێمە وەکو لایەنی جێبەجێکارین بەڵاستی ئێمە کەس دەستگیر ناکەین تا بڕیاری دادوەر نەبێ ئەوەی کە ئێمەش ئەیانهێنین دەستگیرکردن نییە بەڕاستی ئامادەبکردنە بۆ بەردەمی دادوەر بڕیارەیە ئایا ئەم کەسە بێڵێتەوە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە بەندیکایە ئازادی کاوە بڕایەکە لای دادوەرە ئەوەی کە ئەمێنێتەوە چۆن ئیجرعات لەگەڵ ئەم کەسان ناکرێت بە مادەی ڕۆژنووی ڕۆژنامەنووسی یا بابەتێکی تر ئەوش دەسەڵاتی دادوەرە ئەوەی کە لەسەر پۆلیسی ئێمە ئامادەکردنی تۆمەتبارەکەیە کە ڕۆژنامەنووسە بۆ بەردەمی دادوەر بەڵێ هەندێک جار دادوەر هەبووە ڕۆژنامەنووسی هێشتۆتەوە ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ لە بەروی بابەتەکە هەستیار بووە پێویستی بە شاهید بووە پێویستی بە مستەمسەکاتی تر بووە یا تەشیر بووە بە کەسێکە خۆی لێرەن بووە تا هاتۆتەوە ئامادە بوو لە بەردەمی دادوەر هەندێک جاری داواکاری گشتی هەندێک سکاڵا جوڵێنێکە لەسەر ڕۆژنامەنووسەکانە. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەگەر دەسەڵاتی سیاسی بەردەوام بێت لەسەر سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین زیانێکی گەورە دەکات و دەبێت مەودای کاری ڕۆژنامەوانی و ئازادیەکان باشتر بکرێت. دۆخی ڕۆژنامەنووسان خراپە لە نەتیجا دۆخی ڕۆژنامەنووسان ڕنگدانەوەی دۆخی سیاسی هەرێمە دۆخی سیاسی هەرێم خراپە لەبەرەوە دۆخی ڕۆژنامەنووسانیش باش نابێت و من قەنەعەتم وایە پێشکردنەوەیەکەیە بە دەوری یاساکانی 35 و یاسای پێدانی زانیاریە و خۆ ئیهمالکردن و فرامۆشکردنێکی هەیە هاوکات گەڕانەوەی بۆ کۆمەڵە یاسای لەوانە تیرۆر لەوانە یاسای پەیوەندیەکان کامانە هەمووی کۆتوبەندی ڕۆژنامەنووس و هاوڵاتی شەکە بۆیە وەستانەوە بەڕووی ئەمە و گەڕانەوە بۆ سەرسکە ئەسڵەکەی کە پێویستە یاسایانە جێبەجێ بکرێت قەنەعەتم وایە ئەوە ڕێگە ڕاستەکەیە هەموو تەجاوزانەیەکی لەسەر ڕۆژنامەنووسان لە کاتی ڕووماڵا بێ یا خود لە غێری ڕووماڵا بێ تەجاوزاتە کە بە تەسەوری من خەلەلە بۆ حکومەتێریم و ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە ڕۆژانە دەرەچن ئاماژەیەکی ڕاست و ڕەوانن. بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان و عێراق لە ڕووی ئازادی ڕادەربڕینەوە لە دۆخێکی خراپدایە مەترسیدارترین بابەتێکیش حیساب نەکردنە بۆ یاسای کاری ڕۆژنامەوانی و زۆر جار مامەڵەکردنە لەگەڵ ڕۆژنامەنووسان بە یاسای سزادانی عێراقی. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.